ئازیزان ڕۆژی 21 حوزەیرانی ئەمساڵ دوای 7 مانگ لە یەکگرتنەوەی هەردوو گروپی زەحمەتکێشان یەکگرتنەوەکە هەڵۆشایەوە. ڕۆژی 22 هەمان مانگ شەڕ لە نێوان هەردوو گروپەکە لە ناوچەی زڕوێز ڕوویدا، بەداخەوە کوژرا و برینداری لێکەوتەوە. ئێمە ئەمڕۆ بە میوانداری هاوڕێ ڕەحمانی حوسێنزادە لە ڕابەرایەتی حیزبی حکمەتیست لەو بارەوە گفتوگۆ دەکەین. سڵاوێکی گەرم لە هاوڕێ ڕەحمانی ئازیز و خۆشەویست و هیوادارم ساغ و سەلامەت بی هاوڕێجان. منیش سڵاوی زۆرم هەیە بۆ خۆت، بۆ هاوکارانت و بۆ بینەران و بێسەرانی ئازیزی رادیۆ پێشنگ و هیوادارم گفتوگویەکی بە نرخمان بێ لەو بابەتەوە. زۆر سپاس هاوڕێگیان. هاوڕێگیان ئەمەوێ هەروەکو لە پێشەکی هاوتم بەڕای ئێوە هۆی سەرنەگرتنی یەکگرتنەوەی ئەم دوو گروپەی زەحمەتکێشان بۆچی دەگەڕێتەوە؟ بەڵێ تەمان دیارە مەزوری تۆ ئەو دوو گروپی سازمانی زەحمەتکێشانەیە کە بەناحەق نێوی کۆمەڵی کوردستانی ئێرانیشیان لەسەر خۆیان دانابوو دەورانێکی زۆر و ئێستاش کە لە مەنتەقەی زەرگوێز لە نزیک شاری سولەیمانیە ڕوویداوە. ئەوەی بۆ یەکگرتنەوەکەیان سەری نەگرت، با لە پێشەوە بڵێم ئەمانە ساڵی 2007 لەکتری جیابوونەوە، هەر ئەم دوو گروپە هەر یەک گروپ بوون و هەر بەنێوی ئەم سازمانی زەحمەتکێشانە. بەڕاستی نە ئەو کات سەرەتا خۆیان یەک گروپ بوون. بەڵێ ئەمان ساڵی 2000 ئەگەر وا بە ئاوا بڵێم ساڵی 2000 بەنێوی هەرم گروپی زەحمەتکێشانی کوردستان کە ئێمە قەت پێمان نەوتن کۆمەڵەوەوان نێوی کۆمەڵیانە سەر خۆیاندانا، ئەوە بوو لە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران بە سەرپەرستی ئیبراهیمی عەلیزادە بە شێوەیەکی پیلانجێرانە و کودەتاگەرانە جیابوونەوە. 7 ساڵ بەیەکەوەمان هەرم عەبدوڵڵا موحتەدی و عومەری ئیلخانی زادە وەکو دەبیر و جێگری دەبیر ئەو وەختە بوون، کێشەیان لێ پەیدا بوو 2007 یەک جیابوونەوە. بەڵام جا ئەمیز ئەوە بڵم نە ئەو کات جیابوونەوەکەیان بنەمایەکی سیاسی جددی بوو، نە لە پلاتفۆرما، نە لە بەرنامەدا، نە لە شێوەکاریانە، نە لە ئەفقی سیاسیان کە هەردوو لا خۆیان بە ناسیۆنالیستی توند و فدرالیست دەزانن. بەڕاستی ئەو وەختەش دلیلێکی سیاسی جددی نەبوو، هەر ئەو وەختەش ڕقابەت و کێشە لەسەر پۆست و مەقام و پوور و ئیمکاناتێک کە بە لێشاو کەوتووە دەستیان لەلایەن یەکێتی نیشتمانی کوردستانەوە بگرێت تا جەریاناتی کۆنەپەرستی دیکە لە مەنتەقە لەم نەپرسی بۆ زۆر کە نەکرد من زۆر کەسی دیکەش وتیان کێشەکان هەر وەختە لەسەرم پۆست و مقام و ئیمکانات بوو. دەرنەتیجە ئەمە پێی چوو تا ساڵی ڕابردوو لە 2 ساڵەوە پێشەوە لە بینیانە گفتوگۆ بۆ یەک بگرنەوە. ئەوەی بە خێرایی لە هەژنۆدەمانی ڕابردووە هاتن بە شێوەیەکی فۆرماڵی وتیان یەکمان گرتوتە، ئەوە بوو ئەو تەوەژمی شۆڕەجێرانەی کە لە ئێران و لە کوردستانی ئێران ڕوویدا، هەموو هێزە سیاسیەکانی یا گروپەکان هەتا ئەمانە کە زۆریش سیاسی نین خستە خۆ هەر کەسە یار و یاوەری خۆی کە لێی نزیکە دەستی بنێتە ناو دەستی و خۆیان بەهێزکەن و بۆ جوودبوون لەگەڵ ئەم ئەوزاعی کە هاتوۆتە پێشە. ئەمە دلیلێکی بوو. دلیلێکی دیکەش ئەمانە وەکو هێزی بۆرژوایی کۆنەپەرست چ لە ئاستی سەراسەری ئێران و چ لە کوردستانە چاویان بڕیوەتە ئەوەی بزانن ئەمریکا و وڵاتانی ئوروپایی و بە قەوڵی خۆیان ڕۆژاوایی ئایا بە حسابیان دێنن خۆیانیان ئەچینە هەچ کوێ لێمانە پرسین ئێوە بۆ یەک دەنگ نین، بۆ یەک ئالتەرناتیو نین لە ئاستی کوردستانە، یعنی تەبەن ئالتەرناتیوی کۆنەپەرست و بۆرژوایی یا بۆ لە سەتحی سەراسەریان بە پەلەش خۆیان یەک خست بۆ ئەوەی بقبوڵێنرێن
وەکو ئالتەرناتیڤ. بەڵام هەموومانە بە هیچ دەرچوو چۆن لەلایەکەوە ئەو خۆشە جەماوەریەی کە لە هەژنۆمانی ڕابردووە لە ئێران و لە کوردستان لێدا بەرحاڵ ناوەرۆکیشی زۆر ڕادیکال چەپخواست چەپگەرایانە ئازادی خواست بەرابەری خوازی بوو ئەمە بەو معنایە هێزە کۆنەپەرست و بۆرژواییەکانی چ ناسیۆنالیستی ئێرانی بە مەشروتە خوازیەوە و بە کۆماری خوازیەوە تا ئەم فدرالیستانە لە ئێران و لە کوردستان و ئەوانە خۆیان بۆ خۆشکرد و دییان شعاراتیان قسەیان جێگایەکی نییە لەم خۆشە جەماوەریە واقعاً پێگەیەکی وە جدی سیاسیان یانی جوابێکی ڕەدیان لەلایەن کۆمەڵانی خەڵکەوە وەرگرت ئەمە یەک نەتیجە ئەم بە پەلەپەلە و بە پەلە پرۆزە و ئایبایەک لە دەوری یەک بین و باگوایە تەئسیر گوزار بین لەسەر وەزعیەتەکە دیان نا جوابێکی ڕەدیان لەلایەن کۆمەڵگاوە وەرگرتووە هەر بە هەمان شێوە خودی ئەمریکا و وڵاتانی دەوڵەتانی ئەوروپایش بەرحاڵ مەسەڵەن لە 3-4 مانگی ئەوەڵیا لە جەریانی ئەم خۆشە جەماوەرە ئەوانیش ویستیان جەریاناتی کۆنەپەرست و بۆرژوای ئێرانی و کوردستانە تەقویەتکەن دوای متوەجە بوون خودی ئەم هێزانە زۆر جێگە و پێگەیەکیان نییە لەم ڕەوتی ڕووداوانە لە ئێرانە ئەوانش پشتیان تێکردن ئاگە تۆ تەمەشا بکەیەوە ئەمریکا و دەوڵەتانی ئوروپایی و دووبارە کەوتونەتەوە سەرەوەی لەگەڵ جمهوری ئیسلامی بسازێن و بەرحاڵ لەم لایەشەوە نائومێد بوون نەتیجە دلیلی ئەسڵی بوو ئەم گروپە کەوانیات ئەوە بوو عەبدوڵڵا موحتەدی کە سەرکردەی هاوبەشیان بوو لەم یەکگرتنەوەدا لە 6-7 مانگ لەوە پێشەوە واردی ئێعتلافێک بوو لەگەڵ کوڕی شای لێکەوتوو سەرنگون کراو ڕەزا پایلەوی واردی کۆنفرانسێک بوو بە نێوی جۆرج تاون و لەوێنە منشورێکیان نووسی بە ناحەق نێوی مەحساشیان لەسەر دانابوو ئەو کچە جوانەی کە جانی بەخت کرد لە هەژنۆ دەمان لەوە پێشوو بوو بە سەرەتای ئەم خۆشە جەماوەریە منشورێکیان نووسی ئەم کۆنفرانسی جۆرجتاونەوە ئەم منشورە دوای 1-2 مانگێک 2-3 سمینارات و کۆبوونیان کرد بە هیچ دەرچوو یعنی لێک ترازان لەلایەکەوە ڕەزا پەهلەوی کە لە نەزەر ئەوانەوە وەزنێکی مهمی بوو کوڕی شای پێشووە و نێونیشانێکی هەیە و دەوڵەتانیش معرفیان کرد ئەو لەو منشورە و لەو کۆنفرانسی جۆرجتاونە و لەو ئێعتلافی جۆرجتاونە چووە دەرێ بە دوای ئەوەیە 3-4 لە ئەوڵە بە 8 کەس دەستیان پێکرد دوایی بوون بە 6 کەس لە 6 کەسەکەەوە دوایی بوون بە 5 کەس دوای کە ڕەزا پەرێ ئەلئان زاهران لە دەوری ئەو منشورە 3 کەس ماونەتەوە ئەم عەبدوڵڵا موحتەدی و دوودانە لەمەی پیانەڵەن سلبریتی جێگایەکی جدیان نەما یعنی هۆی ئەسڵی قەیرانی نێو ئەم گروپی زەحمەتکێشانی زیاد کرد ئەوە بوو کە ئەم کۆنفرانسی جۆرجتاونە و ئەم ئێعتلافە و ئەو منشورەی عەبدوڵڵا موحتەدی چ بوو لەگەڵ ڕەزا پالیوانەوە تەواوەن بە بنبەزگەی شکستی خوارد تەواو بوو ئاسەوارەکەی ئەوە بوو لە نێو ئەم ڕێکخراوەدا بەرێکی ناڕازی کە لە پێشا پرتەوبۆڵیان هات بەڵام لە ئەوەڵەوە هەموویان ئومێدیان ئەوە بوو ئەم ئێعتلافە ئەیگرێ و ئەبێتە ئالتەرناتیڤانە هەر ئەمانەی ئێستا
نەیارن و ناڕازین و نێوی خۆیان ناوەتەوە سازمانی زەحمەتکێشان و لە بەرابەر عەبدوڵڵا موتەدی و عومەری ئەلخانیزادە ڕاوسان هەرەمانە 5 مانگ لەوە پێش لەگەڵم ئیختلافە بوون، هاوبەشیشی بوون، ئەو وەختە پیاوە بوو کاک عەبدوڵڵا حتمەن کارێکیان بۆکە، بەڵام ئێستا کە ببن بەزگەیشتووە هەر بە شێوەی هەڵپەرستانەی خۆیان و هەروە کۆنەپەرستانەش لە هەڵوێستێکی زۆر دواکەوتوانەشەوە، لە هەڵوێستی ئەو دواکەوتوانەی کە ئێمە کوردین و ناسیۆنالیستین و نژادی خۆمانمان هەیە بووە لەگەڵ هێزە سەراسەریەکان ببین کە دوانە بێ ڕەخنەیەکی جددیان حتا لە سەڵتەنەت تەڵەبی و لە ڕەزا پەلەوی لەم لە پەزی لە بۆچوونێکی حتا تەنگتری ناسیۆنالیستیەوە کەوتنە ناڕازاتی، یانی شکستی ئەو کۆنفرانسە و ئەو مەنشورە کاردانەوەکەی ئەوە بوو لە نێو خۆشیانە بوون بەم کێشەیە جا چونکە وەختی خۆی یەکگرتنەکەیان بنەمایەکی قەوی سیاسی نەبوو بە ئاسانی تێکچوو دەنەچە بە نەزەرم ئەمە دەلیل و هۆی تێکچوونی وە لێکترازانی نێو ئەم ڕێکخراوەیە بوو کە بەم شێوە پیلانجێرانە دەستیان برد و لە یەکتریشیان کوشت و لە یەکتریشیان بریندار کرد لە درێژەی باسەکەیە ئەتوانین بچینە سەرەوەی بڵێن بۆ باوجودەوەی اختلافی سیاسی بوو و لە یەکتریان کوشت ئەمە ئەگەڕێتەوە بۆ سەرچی و هۆیەکەی چیە پێم خۆشە لە درێژەیە لەسەر هاوڕێ دەستەکان و خۆش بێتار و خۆشی ئیشارەت پێ ئەم شەڕ و پێکدادانەی ئەم گروپانە ئەم دوو گروپە هیچ تەسیرێکی لەسەر خەڵکی ئێراندا ناوە، هیچ دەنگدانەوەیەکی هەبووە بەڕای ئێوە لەناو ئێراندا؟ دەنگدانەوەی بووە هەیە لە ئێران هەتاوەکو دەنگدانەوەیکی گەورەی هەبێت؟ دەنگدانەوەی بووە بە چەند دلیل عاقبەت ئەمانەش منەوە لە درێژەی باسەکە بە ڕۆشنی باسێکەم بۆ بینەر و بیسەرمان کە بەڕاستی لە ڕۆژی ئەوەڕۆ لە ساڵی 2000 ئەمانە دروست بوون ئێمە وەکو کۆمۆنیزمی کاریگەری هەر وەختە لەسەریان قسەمان کرد نووسیمان وتمان باپە ئەم گروپە بە شێوەی پیلانجێرانە بە سەرپەرستی عەبدوڵڵا موتەدی و عومەری ئەلخانیزادە و هەرم ڕەزا کەعبەیە کە ئێستا بووە بە ظاهیرەن مخالفیانە ئەمە گروپی سیاسی جددی نین، سالم نین، پیلانجێرن، بەرەو نەژاد پەرستی ئەڕۆن، فەزای سیاسی مسمومەکەن دەرنەتیجە بەڵام خۆیان هەڵواسی بەنێوی کۆمەڵە و کۆمەڵە بتوێنێتەوێ نێونیشانێک بۆ لە کۆمەلگای سیاسی ئێران و لەو بابەتەوە پرسیارێکی تایبەتیمە بێ بڵێم ئەمە بۆ خۆیان بە دەرەجەیە عاقبەت هەوادار و لایەن گروشتیان لە شارەکانە بووە و یەکسری کاریانە کرد دوای ئەوە لە ماوەی ئەم 15 ساڵەدا لەگەڵ فدرالیستەکانی دیکەی ئێرانی خۆیان ناساندووە و کۆنگرەی فدرالی ئێرانوانەیان دروست کردووە مەنزومەیە خۆیان بە دەرەجەیە کرد بوو غەیرەزەوە ئەمان پێشووتری زۆر ڕووداوی پیلانجێرانەی دیکە بووە کە مدام جمهوری ئیسلامی سایتی تایبەتی بۆ داناوە و لە قاوی داوە و بڵاوی کردوێتەوە بەو معنایە بەڵێ وەلەم یەک ساڵەشدا خۆیان هەڵواسی بە مەسەلەی ڕەزا پەهلەویەوە و بە ئۆپۆزسیۆنی ڕاستی ئێرانەوەنە خۆیان ناسان دەرنچە خوب مێدیای فارسی زمانیش هەیە زۆرتر لەم هەژنۆ دەمانگەیە ئەم جەریاناتی کۆنەپەرستی لانسە کرد بۆ مانایە خوب نێوێکیان بووە جمهوری ئیسلامی بە ئەندازەی کافی گەورەی کردەوە چونکی بەنێوی ئۆپۆزسیۆن و کەوتونەتە گیانی یەک و لێکتریان کوشتووە و ئەوە تا مایە ئەوە لەلایەکەوە لەلایەکی دیکەوە بە هەڵاقبەت وتم بەو دەرەجەیەش کە ناسراوە
بەڵێ لانی کەم لە شارەکانی کوردستانە دەنگدانەوەی بۆ تاوجێی من ئاگادارم ئەوەڵین کاردانەوەی خودی جەماوەر نفرەتە، تووڕەییە، ناڕەزایەتیە. حتا من بەڕاستی بەنیە و نیشان لە شارەکانی جۆراوجۆری شارەکانی کوردستان لایەنگریانە ناسم، کەسیان نزانم لیان بێزار لە ملاولا بیستوێتی وتوێتی وتیتر من لیان بێزارم، پێم وانە بۆەوە. بەڵێ وتم لەلایە کۆ جمهوری ئیسلامی بڕێک باوەشێنی کرد لە سایت و ملاولای خۆی باسی کردووە، حتا جەریاناتی توندی ناسیۆنالیستی ئێرانی کە شۆڤینیستن بە تەوری واقعی لە دەوروبەری ئەم ڕەزا پارەیوانە ئەمەیان دەرەجەیە باوەشێن کرد ئەها نەماوەت ئەمانە تەزیە تەڵەبن و تەوتە ئەگەرن و پیلانگێرن و ئەوانە. لەلایەکی دیکەوە بەرەی چەپ و ئازادی خوازیش ئەمسالی ئێمە و بازە جەریاناتی چەپ بە دروست قسەمان لەسەر کردووە، وتومانە ئەمە ئاکاری سیاست و کردەوەی گروپێکی نامەسئولی فاڵانژی ناسیۆنالیستە کە بەنێوی ئۆپۆسیۆنەوە ئەم کارێکەوە بە هەموو ئەمانی بیخەیە سەر یەک بەڵە دەنگدانەوەی بووە، کاردانەوەی خەڵک بەشێکی زۆر نفرەت و ناڕەزایەتیە. تەبعەن جەماوەر بەشێکی خەڵکی جەماوەری عادی ڕەنگە وەکو من و تۆ زۆر کەسی لێکدانەوەی سیاسی بووینەکان لەوە ناڕەحەتاڵە دوو گروپن و مسەلەحن و بەنێوی هێزی ئۆپۆسیۆن و جمهوری ئیسلامیە بینێ شای و لۆغانی پێوەکە خەڵکەکە پێشی ناڕەحەت بن. بەڵام بەڕاستی ئەمە بەبێ ئەمەوەی جەنبەی تەبلیغاتی ببێ زۆرتر نفرەت و ئینزجار و تووڕەیی لە خودی ئەم دوو گروپە لە سەرکردەکانیان وەکو محتەدی و ئێلخانی زادە و کەعبی و ئەوانە پەیدا کردو. بەڵێ ئەوە دەستەکان خۆر پێ هاوی ڕەحمان زۆر کەس پیان وایە عەبدوڵای موتەدی و عومەری عەلی خەنزادە لە دوو باندی مافیایی دەچن وەکەوەی کە ڕێکخراوێکی سیاسی بن. دەمەوێت ڕای تۆ لەو بارەیەوە بەڕاستی بزانم وهروەها ئایا چەند ئەو هەواڵە دروستە کە ئەم باندە هەوڵی تیرۆرکردنی ئێوە وەکو ڕەحمانی حسێن زادە و ساڵحی سەرداری و محەممەد ڕاستیان داوە، چەند ئەم هەواڵە ڕاستە؟ بەڵام هەواڵە ڕاستە و پرسیارێکی زۆر بەجێت کرد کە چونکی ئێستاش و جارێکی دیکە کە ئەم ڕووداوە ڕوویداوە و سەرنجی جەماوەر بە دەرەجەیە ڕاکێشراوە بۆ ئەوەی باشە بۆ لە یەکتریان کوشت، بۆ کەسانێک کە لە پێشووترە باوەڕیان ناکرد بەم قسانی ئێمە کە لە 23 ساڵی ڕابردووە لە 2000 وتمان ئەم گروپە گروپی پیلانگێڕی نامەسئولی بەرحاڵ دەقیقەن وەکو باند وەکو دارودەستەیەکی فاڵانژی نامەسئول دەرەکەون ئەم تاریخچەیە بڵێنەوە. دقیقەن من پێم وابێ ئەو لێکدانەوەیە وات جوملاوە بەشێک ئێمە وەکو کۆمونیزمی کاریگەری وەکو ئێمە لە حیزب کۆمونیست کاریگەری حکومەتی بارها و بارها لەسەریان نووسیوە، هەروایە ئێمە بە عنوانی سازمانێکی سیاسی لە چوارچێوەی ئۆپۆسیۆن حتا سازمانێکی ڕاست کە بە لانی کەمی پرەنسیپەکانی حتا هەڵسوڕانی سیاسی لە بینی هێزی سیاسی چەپ یا ڕاست پابەند بێ لە قەوماندا وەکتمانە وانی جا ئێستا لە جواب بە پرسیارەکەی تۆ با من چەند بڕگە لەم پیلانگێڕیانە و لەم مافیایی کردەوانیان باسکە. یەکەم ئەمانە لە ساڵی 98 و 99 میلادیەوە یا زاینیەوە پێش ساڵی 2000 جیابنەوە لە نێو ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێرانە بە شێوەی گروپی تەوتە ئەگەر و پیلانگێڕی خۆیان بەدزی
ڕابەریەکەیان و کە زاهێران خۆشیان ئەندامی کومیتەی ناوەندەکەی بوون عاقبەت لە پەیوەند لەگەڵ یەکێتی نیشتمانی دا باندی خۆیان دروست کرد گروپ و محافلی خۆیان دروست کرد بە دزی ڕاهبەریەکان و پوڵیان وەرگرت لە ئابعادی $100,000 و ئەوانەی کە تۆ داینەهی لایەن یەکێتیەوە بەڵە لایەن یەکێتیەوە ئەمە شتێکە وەختە لە نێو تەشکیلاتەکانە ئاشکراکرا بە جەعبەی ڕەش مەشهورە کە تا ئێستاش جزئیاتەکەی نەخۆیان باسییان کردووە و لەوان خراپتر نەیەکێ وەکو ئیبراهیمی عەلیزادە کە پیلانەکە لە دژی ئەو ڕەوتەکەی ئەو بوو هەتا ئێستا بە کام مەسلحەت و بۆ کام مەسلحەت حاضر نییە هەموو لایەنەکەی بە ئاگاداری جەماوەر بگێنێ بەڵام ئێمەمانان وەکو هەڵسوڕاوی سیاسی وەکو جەریانی سیاسی پرسوجۆمان کردووە ئەزانین کە ئەم پیلانجێڕێ بووە لە پێشە یعنی منزومە بەردی بناغەی تەرزی فکریان و گروپەکەیان لەسەر پیلانجێڕی و لەسەر پشتکردنە ڕابردووی پێشووی خودی ئەو ڕێکخراوەیان کە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیست ئێران و بە دژایەتی لەگەڵ چەپبوون لەگەڵ کۆمونیست بوون و بە تایبەت لەژێر بیانووی دژایەتی لەگەڵ کۆمونیزمی کاریگەری لەگەڵ هەر چەشنە چەپبوونی و ڕێکخراوەی خۆیان دەست بەکار بوون یعنی ئەم باری سیاسەکەی بەکەنار بە پیلانجێڕی لە نێو ئەو ڕێکخراوەدا خۆیان یەکخست گەیشتنە ساڵی 2000 بەرەو کۆنگرەی نوێیەک ئەچوون ئەیانزانی لەو کۆنگرەدا دەست باڵا پەیدا ناکەن و لەوانەیە بکەونە پەراوێزەوە بخێنەوە دەستیان کرد بە پیلانجێڕی ئەعلامیان کرد ئێمە ناینە ئەو کۆنگرە یان ئەوەی ئەبێ لە پێشەوە چەکداریش بوون هەردوو لایەن مسەلح بوون هەر لەو زەرجۆز و زەرجۆزەڵە و ئەوانە بوتیان ناینە نێوە کۆنگرن مادام لە پێشەوە گەرنتی ئەوە نەدرێ کە 50% کومیتە مەرکەزیە کە هەڵەبژێرە بێ هی ئێمە بێت هەر بە زۆر زۆرداری خۆشیان کۆنگرەی بۆچی بوو تەوافقیان کردایە بەڵێ ئەڵێن بەو کۆنگرەی نەیە بۆ تەوافق برێت ئەوە بوو داوای سەمی خۆیانە کرد و دوای ئەوە غێرەزەوە مەرجیان بۆ پلاتفۆرمە سیاسیەکەشیان دانا مەسەلەمانە کەوتبوونە سەر دەندەی فێدرالیزم لە تاریخی پێشووی کۆمەڵات پێشەوەی پەیوەست بە حزب کۆمونیستی ئێران چ دوایەوەی پەیوەست بوو باسی فێدرالیزم هیچ وەخت جایگای نەبووە یعنی ئەمەوێ بڵم ئەو کاتیش بە زۆرتر ئیتر ماوەی 6 ڕۆژێ بوو بە تەشەنجی گەورە بوو بە کێشە هەر وەختە ئاسایی دەخاڵەتی کرد کە فەزاکان بە قەولی خۆیان هێور کاتەوە و نەهایەتەن جیابوونەوە دانویان بێکەوە نەکوڵاو جیابوونەوە ئەمان چون نێوی کۆمەڵی شۆڕەجێڕی زەحمەتکێشانیان لەسەر خۆیان دانا هەر وەختە ئێمەی کۆمونیزمی کاریگەری لە کەمپەینی ڕۆشن ناکوتمان ئەمە گروپێکی پیلانجێڕن و حەقیشیان نیە ئەو نێوە لەسەر خۆیان دابنێن بۆ چونکە هیچ پلاتفۆرمە سیاسیە کەشیان بە ڕابردووی 15 ساڵ لەوە پێشی خودی ئەو سازمانە مەربوط نییە وەکەوەیە تۆ هەرەوەختە مسالمان لێدا ئەم ڕستۆرانتی مەکدۆناڵد هەیە تۆ بچی نێبنەی ڕستۆرانی چزانم تاران کە زۆر لە ڕستۆرانی ئێرانیەکانەوە ناکرێ عقبە تۆ ئەبێت لانیکەم گۆشەیە لە ڕابردوو بە ئیرز بە خۆت بەری تاوەدامنی مەزورمەیە بڵم بە پیلانجێڕی جیابوونەوە بەڵام جا کارە مافیاییەکانیان لێرەوە دەستی پێکرد هەر ئەو کات و لە دڵیەوە باوجودەوەی ئوردوگاکانیان لێک جیابوونەوە بە میانجیگەری
یان نێوبژیوانی یەکێتی و یا هەر کەسێکی دیکە کەوتنە بین ئولگاکانیان لەگەڵ دواتر ئەم گروپەی عەبدوڵڵا موحتەدی و عومەری ئەلخانیزادە و ڕەزا کەعبی و ئەوانە کاڵان لیان بووە بە چەشە چەندین جار چۆن عملیاتی نظامیان لە دژی ئوردوگاکەی ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران و بە سەرپەرستی ئیبراهیم عەلیزادە کردووە نە یەک جار چەندین جار ئەویان کردووە فەرماندەی نظامیان کە ئێستا لە حاڵی حیاتان نەماوە دەستگیر کراوە کە ویستوێتی بچێ کاری نظامی و خراپکاری بکە لەوە مهمتر خودیان عومەری ئەلخانیزادە کە ساڵی 2007 لە عەبدوڵڵا موحتەدی و جەریانەکەی جیابووە ئەو لە قاویدا ئەو باسی کرد وتی لە کۆبوونەوەی کومیتەی ناوەندی ڕێکخراوەکەیانە کە هەموویان لە ساڵی پێش 2007 بەیەکەوە بوون عەبدوڵڵا موحتەدی تەرحی ئەوەی کردووە کە ئێمە ئەبێ حەملە بکەین بە ئوردوگاکەی ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران بۆی پاکیانکەینەوە بۆی ئابم نێوە بۆی قەتڵعامیان کەین بۆ ئەوەی ئاوای وتووە ئێمە ئەم نێومان دوو کۆمەڵەیە ئەم شەڕە نابێ بەرینەوە نێو شارەکانی کوردستانی ئێران و ئەو وەختە بۆمان قورس بێ هەر ئێستا لایەک پاک کاتەوە و ئێمە بێ بچینەوەن پاکەینەوە با بە قەولی ئەو تەرزە فکرە نەخۆشانە گویاگە بنیادەمەکان کوژێ ئەفکارێک سیاسەتێک یا ڕێکخراوێک لابە بچین پاکیانکەینەوە ئەمە عومەری ئەمە قسەی عومەری ئەلخانیزادەی کاڵعان جێگری جەنابی موحتەدیە ئەمە قسەی ئەوە وتوێتی ئەم تەرحەیان بووە و ئەو وەک افتخاری خۆیان من مخالفتم کردووە نەمێشتووە و ئەمە زۆر کادری دیکەیان دوایی وتویان هەر لەو دەورانەدا کە تەرحی ئەوەیان بووە ئەم حملێ بکەن و قەتڵام بکەن و پوچەڵ بۆتەوە و لەنێو خۆیانە و دەرەوە و هەرچێک اختلاف بووە دواتە تەرحی دیکەیان وەمە کادری لێجیابووەوەی خۆیان لە 18 ساڵەوە پێشواتەوە تەرحی ترۆری نەکەر ئێمەوە پێگەم ئیبراهیم عەلیزادەیان بووە لەنێو خۆیان تەرحی ترۆری یەکتریان بووە من نامەوێت زۆرتر لەسەری بڕۆ ممانە باس کراوە مە قسەی من نییە مە خۆیان ئەفرادیان کادریان کەسانیان لە دوو تەرەف کە هاتوون باسییان کردووە تا ئەگاتە بەڵێ تەرحی ترۆری یەکە وەک من نیان بووە کە وەختە یەکێتر لە هاوڕێیانیشمان وابزانم لەگەڵم بوو لە شاری سولەیمانی وابزانم هاوڕێ محەممەدی فتاحی بوو وەختە بەیەکەوە بووین بەحاڵەوان ئەو کەسەی کە پێیان سوارد بوو ترۆرەکە بکە ئەڵان بۆ خۆی لە ئوروپایە لە سوئیسە عاقبەت پرسیاری کردبوو ئەم کەسەی بە منی سپێرن کێ و ترۆریکەم وەختێ پرسیاری کردبوو منی ناسی بۆ و قەدیم لە خودی حزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵەدا بووم و دروست خەڵکی هەرە منتەقەی بۆکانە کە کادریان بووە کادری نظامیشیان بووە ئستا لە ئوروپا و لە وڵاتی سوئیس زندگیەکە ئەوڵێ من حازم نیم بۆ کارە بکەم یعنی لەوە بەرنامەکان پوچەڵە بێتەوە بەو کەسەی کە سپاردبوویان تیمی ترۆرەکە سەرپەرستی بکە ئەو قبوڵی ناکا و پێش ئەوەش بەڵێ ئێمە خۆمان ئاگادار کرای کەەوە تەرحی ترۆری ساڵحی سەرداری و محەممەدی ڕاستی دوو ئەندامی کومیتە ناوەندی ئەو وەختی حزبی حکومەتیست ئەوە هەمووی ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2005 ینی ئەم تەرحی ترۆری هەم ساڵحی سەرداری و محەممەدی ڕاستی و هەم هیمن و ئەیمن بەحاڵ ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2005 کە بۆیان نەچۆتە سەر دوایەوە زۆر پیلانجێڕی دیکەشیان بووە مەسەلەن هەرم عەبدوڵڵا موحتەدی و ئەم ڕەهبەریان مەسەلەن لەنێو خۆیاندا لەسەر پوڵ و ئیمکانات و پوڵیان قەرز کردووە حتا لە کەس و کادری خۆیان بە ماوەی 2-3 ساڵ ئەیانویست لی بخۆن بەرحاڵ نەیدن هەموو ئەمانە بوونەتە بەڵگە بوونەتە سەنەد بڵاو بوونەتەوە دەنەچ ئەمە شێوە کاریانە ئەمە ڕەوشیانە وە وەختە پرسیارەکەوەیە ئەم گروپە بۆ دەستی داوەتە ئەم شێوە کارانە بەدەلیەوەی واقعەکەی وەک زۆر گروپی فاڵانژی ناسیۆنالیستی تون فێدرالیست پیلانجێڕی بەشێکە وەسیلەیەکە بۆ جێخستنی خۆیان وەسیلەیەکە بۆ ئیدامەی ڕاگررتنی خۆیان هەروە
لە ڕووی تەسمیمی سادە و ساکاری ئەم یا ئەو فەردیان و فکر لێکراو بۆ ئەوەی خۆیان داسەپێنن، بۆ ئەوەی مەوجودێتێ بۆ خۆیان دروستکەن. بەحاڵ عاقبەت خۆ ئەمە تەجروبەیەکی تازە نییە لە نێو ڕەوتە کۆنە پەرستانەکان لە ئاستی جەهانیە تەمەشایەکەی، لە ئاستی منطقەکە تەمەشایەکەی، لە ئاستی کوردستانە تەمەشایەکەی. هەر بەڕاستی تۆ پێم وابێ زۆر لە من شارەزاترە بینی لە تاریخی پارتی دموکراتی کوردستانی عێراق و یەکێتی نیشتمانی کوردستانوانە لەم نەوعە پیلانگێڕیانە لە نێو خۆیانەوە و لە دەرەوە و عاقبەت بۆ ئەوەی بە قەولی خۆیان بۆ چاوترسنکردنی نەیارانیان و بۆ ڕاگرتنی مەوقعیتی خۆیان زۆر بووە. دەرنەچە توانین وەکو کردەوەیەکی بەڵێ فاڵانژی و مافیایی و کە ئەبێتە وەسیلەیەکی سیاسی بۆ بەرحاڵ بەرجەستەکردنەوەی گروپەکەی خۆیان استفادەی لێکەن و کە ئەڵبەتە ئێستای تر بەتایبەت ئابم ئاخرین ڕووداوە کە ڕوویدا زۆر زیاتر لە قاو دراوە. من با هەرەونە بڵێم مەسەلەن لەم 2 هەفتە 3 هەفتەی کە ئەڵام نزیک 2 هەفتەیە کە ئەم ڕووداوە مدام لە مێدیای کۆمەڵایەتی بەتایبەت بەرنامەیەکی بەنێوی کلاپ هاوس ئۆپۆزیسیۆنی سیاسی ئێران و گروپە سیاسیەکانی ئێران زۆری ئیستیفادە دەکەن. شەو نییە لەم کلاپ هاوسانە بە زمانی کوردی بەخشن بە زمانی فارسی بەرنامە لەسەر ئەمانە و لەسەر ئەم ڕووداوە دانەنرێت و کادرەکانی دووتەرەفیان حتا ئەندامانی کومیتە ناوەندی دووتەرەفی یەکتری دێن بە یەکتریەڵیان مافیایی ترەوەتر قسەی هەر ئێمە کۆمونیستەکان نییە. مشکلەی خەڵکی نییە، مشکلەی خەڵکی نییە کە خۆیان بەڵێ کادر و ئەندام ناوەندی خودی ئەم جەریانەی کە خۆی جیا کردوێتەوە و ئەم ڕەدا کعبی و فەریبا محەممەدی کە ئاڵانگوایە پلەنومیان گرتووە و دانراوانە هاتوواڵە ئەم دار و دەستەی کاک عەبدوڵڵا هەمووی مافیایین. ئێتر نمونەی مافیا بازیەکانیشان بازەکەن. بەرعکسەکەش هێرواڵێ ئەوانی کەژواڵن لەم لە پرسی هەردوو لاشیان ڕاستەکەن. یعنی ئەم کردەوە مافیایە لە هەردوو لاسەری لەداوە. و من بە ئەوە لێرە بڵێم لەم ڕووداوەدا زۆر نێوی عەبدوڵڵا موحتەدی و عومەری ئەلخانیزادە وەکو کەسانی ئەسڵیان پیلانگێڕیە دێ و حەقە و ڕاستە. بەڵام من لێرەوە مێ بە بینەر و بیسەروران ئەو کەسەی تریش کە ڕەزا کەعبیەوە وەڵام بووە بەیان نایاریان لە هەموو 23 ساڵی ڕابردوو لە هەموو ئەو کردەوە قیزەونانەی ئەمسالی عەبدوڵڵا موحتەدی و عومەری ئەلخانیزادە لە ڕەئسیابوون ئەویش شەریکە و ئێستاش هەر لە هەڵخراندنی ئەم جەوە و ئەم فەزایی کە منجەر بووە بە کوژرانی 2 جەوان و تەعدادە بریندار هەر ئەویش شەریکە. جا چونکی 2 کەسەکەی کە گیانیان بەخت کردووە لەلایەنەکەی ئەوەن ئەدەیەکی زۆر خەریکن نەوعێ وەک مەزلوم نیشانیادەن. نا هەردوو تەرەف سەرکردەکانی هەردوو تەرەف و من بە مشەخەسی نێوی ئەم 3 کەسە لە کەناری یەکدانم. موحتەدی ئەلخانیزادە و ڕەزا کەعبی بەقەدی یەک تاوانبارن وەک یەکە بێ بدرێن بە دادگا وەک یەک وەختی خۆی بێ مجازات. دەسەکان و خۆشبێ هاوڕێکیان زۆر سپاس باش ڕوون کردەوە چونکە زۆر کەس پێی وا بوو کە نە ئەمانە گروپی سیاسین نەکەوەی کە مافیا و زۆرێک لەم کەسانە باسیەکاتەوە بەجددی زۆر بە دروستی ئیشارەتی پێدا. هاوی ڕەحمان پرسیارێکی تر ئەم 2 گروپەی زەحمەتکێشان کە بەڕاستی بەناهەق ئەتوانم بڵێم ناوی ڕێکخراوی سیاسیان لە خۆیان ناوە لە ئێستادا لەگەڵ هەروەکو خۆش و باشەکن لەگەڵ ئەمریکا لەگەڵ کوڕیشا لە زۆر لەمانە ئەمانە بە دوای چۆن حتا لەگەڵ ئێرانە دانیشتیان کردووە ئەمانە بە دوای چیوە دەیانەوێت چی بکەن بەڕایەوە؟ ئەمانە وەکو هەموو گروپی ناسیۆنالیستی دیکە و فێدرالیست کە و تەجروبەکەیمان لە کوردستانی عێراقیش هەیە و لە کوردستانی ئێرانی شوانە ئەیانەوێ سەهیم بکرێن لە ئایندەی ڕووداوە سیاسیەکانی ئێران ئایندەی دوای کۆماری ئیسلامی و جمهوری ئیسلامی معلومە لە وڵاتە خوب دەوڵەت دێتە سەرکار حکوومەتێکی دوای جمهوری ئیسلامی دێتە سەرکار جا حکوومەتە بەستەجی بەوەیە ئەگەر جەریاناتی کۆنەپەرست و ڕاستی بۆرژوایی کە لە ڕاسیانە ناسیۆنالیزمی ئێرانی بە باڵی مەشروتە خواز و سەڵتەنەت تەڵەبیەوە بە باڵی کۆماری خوازیەوە ئەم فێدرالیستانەش لە کوردستان و لە بازجەیەکی دیکەشن ئەساسەن یانەوێ عاقبەت ئەگەر جمهوری ئیسلامی نەبێ
دەوڵەتێکی سەرمایەدارانەی دیکەی بێتە سەرکار دەی ئەم فدرالیستانە بدوایەوەن خۆ ناشوێنە بە قەولی خۆیان خۆ نایانەوێت لە ئێران جیابنەوە و ئەم مۆرچی تەزیە تەڵەبی کە ناسیۆنالیزمی ئێرانی ئەیوەشێنێ زۆر بێبنەمایە زۆر کۆنەپەرستانەیە خۆیان ئەمانەژە ئەیانەیە شەریک بن لە قودرەتە یانی چی ئەنی هەرە جۆری کە تۆڵانە بینی یەکێتی نیشتمانی و پارتی عاقبەت کیانێکیان بە قەولی خۆیان بەنێوی دەوڵەتی ئیقلیم دروست کردووە و نوێنەریان لە دەوڵەتی بەغداشا هەیە و نوێنەریان لە پارلەمانەکەشا هەیە و نوێنەریان نازانمەوە بە پشت یا بە نۆ ببێ یا نازانم ڕاستە جمهوریان پێدەن یعنی بە دوای کورسی و شەریک بوون لە دەسەڵاتان بە قیمەتی مانەوەی زوڵم زۆر بە قیمەتی مانەوەی ڕۆژەڕەشی حتا بە قیمەتی چارەسەر نەبوونی کێشەی کورد خۆ لە کوردستانی عێراق قەوەڵانەوە 32 ساڵ لێ بگەڕە کوا پارتی و یەکێتی بە نانونەوەی خۆیان گەیشتون و بە دەوڵەتی قلیمی خۆیان گەیشتون و پوڵ و پارەی زۆر لە بەردەستیانە هەیە و سات و سەودا و معاملەی خۆیان بەڵێ هەرەوە بەڵام کوا کێشەی کورد حەل بووە نەخێ ڕەسە جێ خۆیەتی قوڵتریشیان کردێتەوە ئەمانش بە دوای ئەو نمونەوە بە دوای ئەو ئولگۆیەوان لە ئایندەدا جا بۆ ئەوە ئەبێ سات و سەودا بکەن لەگەڵ بەرەی ڕاستی ئێران مثلەن ئەوەی عەبدوڵڵا موحتەدی پێشکەوت چووە لە کۆنفرانسی جۆرجتاون شرکەتی کردووە کە هەم ڕزا پایلەوی و سەڵتەنەتخوازی تیا بووە هەم مەسەن شیرین عەبادی و جەماعەتێکی دیکەوانە خۆیان بە کۆماری خوازدانن ڕاستەکەیەکە لە منتقی فێدرالیستی و لە منتقی جوودبوون لەگەڵ هێزی بۆرژوایی ئێرانی کە لە ئایندەدا دەسەڵاتیان بێ هەر فێدرالیستێک بێ هەر واکە هەر جۆرەی لە کوردستانی عێراقیشە چرا تاڵبانی و مەسعود بارزانی شەرویان کە چوون لەگەڵ ملی و مەسەبی لەگەڵ سونی و شیعە و هەموو ئەوەیان کردووە دەنەچێ ئەمان بۆیەکانێچن لەگەڵ بەرەی ڕاست ئیتر چاویانە قونجێنن کاریان نە بە ڕابردووی ئەو بەرەی ڕاستە هەیە نە بە پلاتفۆرمی ئێستایان هەیە چی خۆ بەدوای باشبوونی وەزی خەڵکەوەنین خۆ بەدوای ئازادیەوەنین خۆ بەدوای حەلی کێشەی کوردەوەنین مەسەلەوەیە حزبەکەی خۆیان و گروپەکەی خۆیان و شەخسەتی خۆیان لەو دەسەڵاتی ئایندەی سیاسیە شرکەتی بێت بۆیە بەڵێ لەگەڵ کوڕیشاش دانیشن لەگەڵ مەسەڵەن عەبدوڵڵا موحتەدی لە 5 ساڵ لەو پێشەوە لە گروپێک بوو بەنێوی شورای مدیریەتی گوزار کە تێکەڵێک بوو هەم لە مەشروتە خواز هەم لە جمهوری خواز تێکچوو خۆشبەختانە تێکچوو لە ماوەی ئەم خوڕەشە جەماوەریەیە ئەو گروپە معلوم بوو هیچی بە هیچ نابێت لە ئایندەی ئێرانە گروپەکە تێکچوو ئەوە کۆنفرانسی جۆرجتاونەکەش تێکچوو هەر ئێستا خەریکە مەرکەزی هاوکاری کوردستان لە نچێم ئەزمەی تووشیان بوو چونکە حزبی دموکراتی کوردستان ناڕازی بوو بەوەی عەبدوڵڵا موحتەدی بچێ لەگەڵ ڕەزا پەهلەوی ئەتلافکە ئەساسەن کەوتە ئیختلاف لەگەڵ ئەویش خەریکە ئەڵان لەق بووە هێشتا تەواو تێک نەچووە لەق بووە دەرسا پرسی بۆ کاراکەن لەسەری ئەو پلاتفۆرم و ئەهدافی کۆنەپەرستانەیەکۆ کە هەیە نابێت لەگەڵ باقی ڕەوتە کۆنەپەرستەکانی سەراسەری ئێران دەستیان تێکەڵکەن نەکرد لەگەڵ ڕەوتە کۆنەپەرستەکان لەگەڵ دەوڵەتانی کۆنەپەرستی منتەقە تەردید دەگەن یامانە لەگەڵ دەوڵەتانی کۆنەپەرستی منتەقەش سەرۆکاریان هەیە وەختی خۆی هەر 4-5 ساڵ لەوە پێش حزبی دموکراتی کوردستان نوێنەرەکەی هەر لە هەولێر چوو لە کونسوڵخانەیە یا سەفارەتی عەرەبستانی سعودی کاموو کەس زانێ مەسەری کۆنەپەرستی مەسەبیە لەو منتەقە ناڵان پیرۆزبایی ڕۆژی نەتەوەیەکەی عەرەبستانی وت و داوەت کرابوون لە خۆ داوەت ناکرێت نوێنەری حزبی دموکراتی کوردستان بۆ کونسوڵخانە کۆڵە ئیدعای دیکەیان هەیە کە لەگەڵ دەوڵەتانی کۆنەپەرست دەستیان تێکەڵە لەگەڵ هێزی ئیسلامی و غێری ئیسلامی کۆنەپەرستی سەڵی ئێران و لەوێدا دەستیان تێکەڵە بۆ ئەمە بەستەیە چونکی پلاتفۆرمێکی کۆنەپەرستانەی شەریک بوون لە دەسەڵاتی سیاسی دوای کۆماری ئیسلامی دەسەڵاتێکیش بێ کە دەسەڵاتی سەر و خەڵکی بێت
دەسەڵاتێ بێ کە دەسەڵاتی ڕاگررتنی چەسانەوە و زوڵم و ستەم بێ، دەسەڵاتێ بێ بە دەسەڵاتی سەرمایهدارانە بێ. خۆمانە دژی هەر بۆچوونێکی چەپرکەوێ سەرمایهدار دێ بۆەوە یەکیانە خا لەگەڵم کۆنەپەرستیە و مەکاری ئێستاشیان نەبووە لە ماوەی ئەم 23 ساڵەی کە لەم ڕێکخراوی کوردستانی حیزب کۆمونیستی بوون ئەو کارانیان کردو هەر لە هەموو لەوانە خراپتر 4 ساڵ 5 ساڵ 2010 ساڵی 2010 لە نۆروێژ لە شاری ئۆسلو چوون لەگەڵ نوێنەرانی دەستە چەندمی کۆماری ئیسلامی کۆبوونەوە بۆی سات و سەودا لەگەڵ خودی جمهوری ئیسلامی بکەن. جمهوری ئیسلامی لەگەڵی نەکردن دەنا ئەمانە هەمیشە سەریان پێوە نییە بۆ ئەوەی سەردانەوێنن بۆ کۆمەری ئیسلامی. لە عەبدوڕەحمان قاسملووەوە کە لە ساڵی 57 و 58 و لە ئەوجی شۆڕەجێڕی فەزای سیاسەتی ئێران ئەوتی ئێمە جوابی بەڵێ ئەڵێن بە پەیامەکەی ئیمام خومەینی و حاضر بوو خودگەردانی ئیسلامی لێ قبوڵ بکەونە. هەمیشە جمهوری ئیسلامی لەبانی قبوڵ نەکردووە ئەوان هەمیشە دایم ئامادەی مەیدانی سەردانەواندن بۆ دەوڵەتی کۆنەپەرستی ئیسلامیش بوو. دەست خۆش بێ هاوڕێجان، یعنی بە کورتەکەی لە هەر شوێنێکا بزان کە مەسلحەتی خۆیانە ڕاوە کورسێکیان دەستەکە لە هەر تەرەفێکا بێ ئەمانە هاوڕێ پرسیارێکی تر وەک ئاگاداری کە ئێران فشارێکی گەورەی هێناوە بۆ سەر حکوومەتی عێراقی و هەروەها بۆ سەر حکوومەتی هەرێمی کوردستان کە ئۆپسیۆنی ئێرانی ئەوانەی کە بەتایبەتی کە لە کوردستانە هەن لە عێراقای چینێکیان نییە کە ئەبێ چەک کرێن و ئەمانە بخرێنە ئۆردوگایەکەوە و وەکو ئەوی خەبەرێژی کە بڵاو بۆتەوە هەڵێ ئیبراهیمی عەلیزادە ڕازی بووە بەوە کە چەکەکان تەسلیم کەن و بچنە ئۆردوگا. پێت وایە ئەمانە ئەگەر ئەوە نەکەن دەمانە چی بکەن؟ یعنی چ ڕێگایەکی تریان لە بەردەسایە و ئایا ئەمانە بەڕاستی چەکەکانیان تەسلیمەکەن وەچنە ئۆردوگاوە؟ ئەگەر ئەوە نەکەن چی کە بکەن؟ بەڵێ حقەتەکەی وەیە ئەمە وەڵەن سەرنجامێکی ناخۆشە تووشی ئەوانە بۆ وەکو گروپی یا ئەحزابی سیاسی مسلح کە ساڵهای ساڵە لە کوردستانی عێراق بووە و بەتایبەت لەو بابەتەشەوە سەرنوێشتێکی ناخۆشە کۆماری بەدەستی کۆماری ئیسلامی ئەکرێت و بەدەستی دەست و پەیوەندەکانی کۆماری ئیسلامی لە دەوڵەتی عێراق و حتا لە دەوڵەتی ئیقلیمی کوردستانی شاکرێ. یعنی بەرەی کۆنەپەرست و جمهوری ئیسلامی زۆرترین کەڵکی لێوەرەگرێ لە دژی ڕۆحیەی مبارزاتی خەڵک ئیستفادەی لێکەیتە. لێرە فقط گروپی زەحمەتکێشان نییە کە ڕێکخراوێکی لاوەکی ناسیاسی بن. ئەقبەت حیزبی دموکراتی کوردستانە و ئەقبە 70 ساڵە ئەڵێ عمرم هەیە لە جنبشی کوردایەتیە و یا ئەرم کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێرانی بە سەرپەرستی ئیبراهیم عەلیزادە و ئەوانەیە کە بەرحاڵ وبەر ئەم تەوەژمە کەوتون. دەرنەتیجە بەرەی کۆنەپەرست و جمهوری ئیسلامی زۆرترین کەڵکی لێوەرەگرێ و بۆ ئاگاداری بینەران و بیسەرانی ئێوە لە کوردستانی عێراق مەسەلەن ئۆپۆسیۆنی ناسیۆنەلیستی ئێرانی تەواویەتی ئەرزی خواست لە ڕاسیانە دار و دەستە و دەست و پەیوەندەکانی ڕەزا پالیوانە بەقەت جمهوری ئیسلامیان پێخۆشە، هەروتویانە نووسیویانە. یعنی لەم شەبەکەی ئیجتماعی تۆچی فاڵانجەکانی سەر بە سەڵتەنەت تەڵەب ئەوانە ئەڵەن ئەوەی گروههای تەزیەت تەڵەبی مسلحی نازانم ئەوە خەریکە چەکەکرێن چەندە باش. ینی لێرەدا مەسلحەتی شوڤینیزمی ئێرانی و بەرەی کۆنەپەرستی ئێرانیش هەیە. بەڵێ ئەوە ئەو ڕەوتە لە جەریانایە ڕاستە لە نەتیجەی هەم فشاری دەوڵەتی جمهوری ئیسلامی
دەستی دەوڵەتی مرکزی عێراق، دەستی دەوڵەتی ئیقلیمی کوردستان هەموو هەیە، ماوەی چەندین مانگە زیاتر هەیە. وەختی ئەم خڕۆشە جەماوەریە ڕوویدا، جمهوری ئیسلامی بە ئەنقەست ئەم مۆزوعەی فۆکوس کرد، بەرجەستەکتری کردەوە بۆ فریوکاریەکانی خۆی تا بە خەڵکی ئێران و حتا بە خەڵکی کوردستان کە بە دەرەجەیەک سەنگەری ئەم خڕۆشە جەماوەریە بوو بڵێ جا گویا ئەم خڕۆشە جەماوەریە شارەکان هەڵەگەڕێتەوە بۆ ئەحزابێکی چەکداری مسەلح کە لە دەرەوەی مەرزەکانن کەەوە واقعەتی نییە و اتفاقەن ئەمانە بێنفوزی خۆیان لەو ڕەوتە شۆڕجێرانەیە نیشاندا. مەبەستی خۆی بوو. چەندین مانگە ئەم کێشەیە هەیە، زۆر جار درۆن و بە درۆن لێدان و حەملەکردنوانە. ئاخرین خەبەرەکان ئەو جۆری ئێمەش بیستمانە هەرچەند نە حیزبی دموکراتی کوردستان، نەم گروپانەی زەحمەتکێشان، نە سازمانەکەی ئیبراهیمی عەلیزادە بە شەفافی و بە ڕۆشنی ئەوەی لە جەریاندایە لەگەڵ لایەنگرانی خۆشیان باسی ناکەن، لەگەڵ جەماوەری خۆشیان باسی ناکەن بەگشتی زۆر. بەڵام ئەوەی کە بیسراوە و ئەلەنی بووە بەڵاو ڕەوتە هەیە و کار گەیشتوتە ئەو جێگایە ئەڵئان لە ئوردوگاکانیانی تر چەکیان پێ نییە. یعنی هەر لەو ئوردوگای زەرجۆزەی پەنای سولەیمانی یا زەرجۆزە لەو بانە گەورەوانە عاقبەت ئیترەوە خۆیان عاقبەت یەکێ وتەبێژی ئەم ڕێکخراوی سەر بە ئیبراهیمی عەلیزادە بە نێوی سروەی ناسری وابزانم لەگەڵ شارپرێس بووە ئاتۆ توێتی بەڵێ ئوردوگای ئێمە لە چەکدا ماڵراوە، ئێمە بەوە ڕازین، حازرین سازمان ملەت UN سەرپەرستی بکە. لە نێو خۆیاندا دوای 24 ساعت زاهیرەن ڕەتیان کردەوە، کوتیان شتی وانە. من پێم وایە بەداخەوە شتە وایە وا ڕوویداوە ببوورە هەڵۆی ئیبراهیم محەممەدێکە لە ناو سەرکردایەتی یەکێتیە نامەیەکی نووسیوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بڵاوەتۆ لە تۆڕە کۆمەڵاتیەکانە چەندێ ڕاستە من ئەویان نازانم، بەڵام ئەوڵێ ئەم چەکەکانیان لێ وەرگیراوە و حتا تەسلیمی گروپی حیزب الله لە منطقەی عەربەت و کانی پانکە و ئەمانە کراوە. یعنی خەبەرەکە بم شێوەیە بڵاو بووتەوە. بەحاڵ هەموو خەبەرانە هەیە. مەسەلا من ئەم فاکتی ئاخریە منیش بیست بوو، بەڵام دیارە من و توێش هەر وەک فاکتی ئەوان تەمەشایەکەین ناتوانین لێرە و لە ڕادیۆ پێشەنگ بەو اعتبارەوە هەیەی تەئیدی لەسەردابرین، بەڵام بەعید نییە. یعنی ئەکرێ وا بوو بێ، ئەکرێ وا کرابێ. جا دەرنەچ من قسەکەمەوەیە جەریانەی کە هەیە ئەم پیلان جەریانەی هەیە، ئەمەش ممکنە، ئەمەش غەیرە ممکن نییە ئەوەی کاڵی هەڵۆی ئیبراهیم ئەحمەد لە بەردەستایە هاوڕێ. بەڵێ هیچ ڕێگایەکی کە لە بەردەستایە گەر دوو زۆر ڕێگایە. لە منە پرسی جاوا گەڕێتەوە ئەگەر لە فرسەتە ترا لەسەر باسەکانی پێشووی کۆمۆنیزمی کاریگەری بەرابەر بە چارەنووسی کۆمەڵە لە 30 ساڵی ڕابردووە باسکەین، ئەویژەوەیە حەقیقەتەکەیەوەیە بۆ هێزی ناسیۆنالیستی وەکو حیزبی دموکرات تا هێزێک خۆی بە چەپ و سۆسیالیزم هەم لە قەدیمەوە هاوڕێ ئەمامە باتەوە بۆ باسێکی تر ئەگەر مەجالت هەبێت لە داهاتووێکی نزیکا لەو بابەتەوە پێهێنەکانی کۆمۆنیزم کرێکاری چۆن بووەوە بۆ ئەو هەردوو چۆن خۆی تەسلیمی ئەو ژێردەسڵاتی حکوومەتی عێراقی و حکوومەتی هەردوو حیزبی پارتی وەکێتی
ناکرد ئەکرێت لە داهاتوە لەو بابەتەوە گفتوگۆیەکی زیاتر بکەین هاوڕێ من بەڵام با من ئێستا لێرە یەکشت بڵێم ئەویژەوەیە تاوجێی من با لێرە ڕاستە خۆ بڵم ئەو هێزەی خۆی بە چەپ ئەزانێ ئەو هێزەی کە تاقی سەرپەرستی ئیبراهیم عەلیزادە و تەنیا لەنێوانێکە هەموو ڕاستڕە و ناسیۆنالیستن ئەو هەرزە نەزانم بۆ خۆی عاقبەت واقعەن بە زۆری لەنێو چوارچێوەی جنبشی ناسیۆنالیستیە خۆی تعریفەکە و ئەوانە بۆ ئەوان فەرقی ئەوەیە عاقبەت ئینسان لەگەڵ واقعیەت بەشەڕ نایە بەجێوەی ئەم ژێردەسەیە قبوڵکەن بەجێوەی سەردانەوێنن بۆ سازمانی ملەت بەجێوەی خۆیان بنەی پەنابەر بە ڕسمە بناسن ئەوایان نەگەستا لە چەند مانگەوە پێشوە ئەیانزانەی ڕەوتی ڕووداوەکە ئاوایە ببورن ڕاشکاو ئەلامیان کردایە ئێمە ساڵانێکی زۆر ئوردوگانی نظامیمان ڕاگرت ویستمان بە قەولی خۆمان تین و تەوەژمێ بە هێزی چەکداری و مبارزەی مەسەلەحانە بدەن ئەڵانی تر دەورەکەی نەماوە فشاری کۆنەپەرستی جمهوری ئیسلامی و دەوڵەتی عێراق و ئیقلیم وانە لەسەرماوە ئەم مەیدانە لە حەرەکە ئەم مەیدانە لە فعالیت بە کۆتایی خۆی گەشتۆ ئێمە سالم و صحیح فعلا ئەم شێوەیە تعتیلەکەین بە شێوەیەکی دیکە و بە شێوەی سیاسی تەشکیلاتی کۆمەڵایەتی مبارزاتمان لە کۆمەلگای ئێران ئیدامە دێ ئەمان ئەوە ناکەن حازم پەنابەرنشینی سەردانەواندن بۆ دەوڵەتی ئیقلیم و بۆ دەوڵەتی هەرێم و بۆ دەوڵەتی عێراق و بۆ دەوڵەتی کۆنەپەرستین بکەن و بەرحاڵ کایە بکەن بە ئابڕووی ڕابردووی خۆشیان و بە ئێستاشیان و بەڵام بووە هێزە ناسیۆنالیستەکان ئەڵێ ڕێگای چیان لە پێشە بۆ ئەم ڕێگا ئاسانترە بۆ ئەمساڵی حیزب دموکراتی کوردستان و زۆر ئاسان ئەوانە دەتوانن بە پێی مەسلحەت لەگەڵ بۆ نموناڵم لەگەڵ یەکێتیەک پارتیەک بڵم بابە خۆی ئێمە هەردوو لا هێزی کوردایەتین هەردوو لا فدرالی مانەوێ هەردوو لا خاکی پاکی کوردستان پیرۆزە و ئەی پارێزین دقەی ناکە تازە بە لیباس و بەرگ و نێوی ئێمە و ئەم هێزی چەکدارەمان لە ئوردوگەکانمان لە کۆیە یا لە زەرجێز بوو ئەوانە لەوە بەوراوە با ببن بە بەشێ لە هێزە نظامیەکەی پارتی یا یەکێتی بوو لیباسیان گۆڕن و نێویشیان گۆڕن هەر لە ژێر نێوی فدرالیا و بە قەولی خۆیان خەباتە هەر بۆ کوردستانە چ فەرقەکە خەباتە کوردستانی عێراق بە یا لە خەبەر بۆ ئەوان ئاسانترێ هێزی ناسیۆنالیست خۆی لەگەڵ ئەم وەزعیەتە جووتەکە ئەوەی بۆی سەختە و خەریکە کایە بە ڕابردووی خۆیەکە جەریانەکەی سەر بە ئیبراهیم عەلیزادە بەجێوەی ڕاشکاو بڵێ ئیتر بۆ ئێمە بۆ ئەمەی کە چەپین ناتوانین لەگەڵ هەموو شتێک خۆمان هەماهەنگکەی خەریکە ئەی هەر بە شێوە و سنەتی حیزبی دموکراتی کوردستان و ناسیۆنالیستەکان خۆی لەگەڵ ئەمە وەزعە جووتەکە کایە بە ڕابردووی سیاسی خۆیان و ئێستاشەکەن حتا چاویان بڕیتە ئەوە کە مەسەلەن 30 نەفەر چەکدارێک بنێرنە قەندیل و لە گۆشەیەک لە بنەبەردێک بمێنن بە کۆمەکی پێکاکا یا بە کۆمەکی پژاک پێکاکا و پژاکێک کە بۆ خۆیان دەستیان لەگەڵ جمهوری ئیسلامی تێکەڵا چێ نازانێت پێکاکا پەیوەندی ڕاستە و خۆی لەگەڵ کۆماری ئیسلامی هەیە و چێ نازانێت پژاگەگەت دەستە چەکدارە نێرێتەوە بۆ نێو شارەکانی دەوروبەری شارەکانی کوردستانی ئێران بە دەرەجەیە بە تەوافق لەگەڵ خودی جمهوری ئیسلامی جمهوری ئیسلامی هەر وەختێ بۆ مەسلحەت پێی خۆش بێت تۆبارانێک لە عایلەیە یانەکە ئەگەرنا ظاهیرەن ئەوە لەوێنە ماونەتەوە و لە ئایندەی تەحولاتە من تەردیدم نییە کۆماری ئیسلامی بە ئەنواعی پیرانجێڕی هەر لەم هێزە ناسیۆنالیستانە لە دژی خەڵک ئیستیفادەکە هەر لەم هێزی پێکاکا و پژاکە لە دژی ڕەوتی شۆڕەجەرانە لە کوردستانە ئیستیفادەکە و ئەو وەختە جەریانێکی وەکو ئیبراهیم عەلیزادە کە دەستی تێکەڵ ئەوان کردووە پشتی بەوان بەستووە بەنەزەرم ئەو
ڕێکخراوەکانی کەم ئێعتبارەی ئێستاش بۆی مابێ ئەو وەختە هەربۆیان نامێن. بەڵێ خۆشاوڕێیان هاوڕێ ڕەحمان پرسیارێکی تر مەسەنە خەڵک بەگشتی عەبدوڵای موتەدی بە هۆکاری سەرەکی ئەم ئاڵۆزیانە دەزانن، بەڵام ئەوە تقریبەن ماوەی 2 هەفتەیە ئەم حەدەسانە ڕوویەوە عەبدوڵای موتەدی هیچ قسەیەکی نەکردووە. دوێنێ وتارێکیەوە پاش 2 هەفتە قسە و باسێکی کردووە. من ئەمەوێت بپرسم یەکەم سەرنج لەسەر قسەکانی عەبدوڵای موتەدی، دووەم بۆچی بە ناوی کۆمەڵەوە قسەکە؟ ئایا هیچ پەیوەندێکی بە کۆمەڵەوە ماوە؟ ئایا هیچ لەسەر و سیاستە ڕۆ کە کۆمەڵە وەختی خۆی پەیڕەوی کردووە بۆچی بە ناوی کۆمەڵەوە قسەکە؟ سوود لەم ناوە وەرگێت، ئەم ناوە خۆشەویستە لای خەڵکی نەک هەر زەحمەتکێشی ئێران بەڵکو لە کوردستانی عێراقیشەوە حتا لە عێراقیشە. بەڵێ حقەتەکەوێ منیش گوێم گرت لەو وتارەی عەبدوڵا موتەدی کە تازە بە دەنگی خۆشی نییە و بە نووسیوێتی و دیارەیەکێ لە کەسانی بەشی تەبلیغاتیان بۆی خوێندوێتەوە و لە مێدیای ئیجتیماعیەکە بڵاو بووێتەوە. ئەوڵان ئەم کردەوە قیزەونە لە عەبدوڵا موتەدی چاوەڕوان کراوە. ئەوە سابقەی ئەم 25 ساڵی ڕابردووی هەرم کارە قیزەونانەیە، هەرم کارە پیلانجێرانیانەیە، هەرم درۆ دەرسانەیە. لەو بابەتە تاوجەی نسبەت بە خۆی بێ شتێکی چاوەڕوان نەکراو نەبوو. بەڵام ئەحساسی ئەوەڵی ئەوە بوو تۆ تەمەشاکە لە ڕێکخراوەکەتە، ڕێکخراوی تۆ کە زاهرە نێوی دەبیر کولی 11 ڕۆژ گوزراوە لە کوژرانی دوودانە لاو، 3-4 دیکە بریندار بوون، کۆڵە نائەمنی بەوجود هاتووە، باعث بوون هێزی ئاسایش بڕژێتە کەمپەکەیان و ئوردوگاکەیان هەمویانی چەک کردووە. تاوجەی من ئاگدار ماڵ بە ماڵی ئەو ئوردوگایان گەڕان و وەسیلە و ئیمکانات و کامپیوتر و هەرچێکیان بووە بردوویانە، ئوردوگاکەشیان ئەڵان خاڵی کراوە، حتا بە دەرەجەیەکی زۆر ناڵم بە تەواوەتی لە سەکەنە. تۆ زاهران سکرتێر و دەبیرکولی ئەم ڕووداوەبی 11 ڕۆژ تۆ بێدەنگ بی، هەموو کەس قسەی لەسەر کردووە، دەنگدانەوەی بووە بە هەر شێوەیە کە بووێتی، 11 ڕۆژ بێدەنگی هەڵبژاردووە. دوای 11 ڕۆژەکەش من بۆ خۆم زمانم بەسراوەوە ئینسان بەم کردەوەی ئەم بنیادەمە بڵێ چی شەرمیش شتێکی باشە ئینسان بیبێ، حتا کەسی کۆنەپەرست، هەستا کەسی داڕزی، هیچ شەرم و شکۆیەکی نییە. هاتووە لە وتارێکی 6 دقەیە بەرحاڵ ڕواڵەتێکی زاهرەن خێرخوازانە لەوە نیشانەدا دەستی پێ کردووە ئێمە پێڵێن بە ئەشکی تیمساحی ڕشتن بۆ ئەم کەسەی کوژرابوون، بۆ ئەوەی بریندار بوون، هاوخەمی خۆیانی دوای 11 ڕۆژ لەگەڵ دەربڕیون. ئەمە گویا کۆستێکی گەورەیە لە هەموویان کەوتووە. هەموو کە دەڵێن بابە کەسەکانی ئێوە بە قەناسە بە دەستەکانی سەر بە عەبدوڵا موتەدی و عومەری ئەلخانی زادە تەقیان کردووە و دوولاوەیان کوشتووە. هاتووە ئەو پەڕی ڕیاکاری، ئەو پەڕی دووڕوویی، ئەو پەڕی پێچەوانە قسەکردن باسی ئەوواکە کامە ڕووداوێکی دڵتەزێن بوو ئەبێت لێکۆڵینەوەی لەسەر بکرێ. گویا ڕێکخراوەکەی ئەو لەسەر فەرمانی جەنابی ئەو خەریکن کومیتەی حەقیقەت یا حەقیقەتەکە ڕۆشن بکاتەوە دروستەکەن. ئەوە خۆیان دوای راپۆرتی خۆیان بە جەماوەری خەڵکەوەن ئەمە دوای 11 ڕۆژ ئەمە جزئی کارەکانیە.
تازە ئەوەش کافی نییە من داوا دەکەم لە پسپۆران و ماڤناسان و خەڵک دۆستان و کورد دۆستان و هەموو ئەوەش لێژنەیەکی دیکەی لە کۆڵینەوە پێک بێنن تا ئاکامەکەی هەرچیە بوو ئێمە قبوڵی بکەین. تۆ نێوێنەی چی؟ ئەو کەسانەی کە گوێ لەم گفتوگۆیی من و تۆ گرن لە شاری سولەیمان و دەوروبەر لەم هەموو ڕیاکاری و دووڕوویی و بێشەرمی و بەڕاستی هۆقەبازیە ئایا سەرسوڕ نامێنێ و من ئەو نەتیجەی لێگرم بۆ کەسانێک کە ئێشتا وەهمیان هەیە عەبدوڵڵا موحتەدی نێوێک هەرچێک بێ 50 ساڵەوە پێش چۆنی خەبات دەست پێ کرد بێ و کەوتوێتە زندانی ڕژیمی شاو پایە گوزاری کۆمەڵەیەکی شۆڕژێر و واقعەن انقلابی بە ئەمڕۆ ئەم کەسە بێرە گەیشتووە وەهمتان بنێنە کەنار لەگەڵ بنیادنێکی سەراپا پیلانجە ڕووبەڕوو و هەر لەم سەرەوە جوابی قسەی دووەمە دەدەمەوە. من باسم کرد لە ساڵی 98 و 99 میلادی بناغەی پیلانجێری عەبدوڵڵا موحتەدی و عومەری ئەلخانیزادەوە ئەم ڕەزا کابیوانە لە دژی ڕێکخراوەکەی خۆیان کە لە ناویاندا بوو بە پوڵ وەرگرتن و بە دار و دەستە دروستکردن و دوایی بە کودەتاکردن و بە پیلانجێری لە ساڵی 2000 لە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران جیاوە. ئەوە هیچ کردەوەکان پیلانجێرانە بوو هیچ مەشروعیەتی نییە غەیرەزەوەی لە ساڵی 2000ەوە بە نێوی ڕێکخراوێکی کاڵێ بەرنامەی ئەسلیمان فدرالیزمە بەرنامەی ئەسلیمان کوردایەتی کردنە. تۆ ئەگەڕێەوە بۆ سەر سابقەی ئەو ڕێکخراوەی کە لە ساڵی 48 شەمسی ئێرانی کە کاتە وابزانم ساڵی 68 لە 68 زاینەوە کە دروستیان کردووە تۆ ئەگەڕێی بە نێو ڕابردووی ئەم ڕێکخراوەدا پۆپۆلیست بووە دەورەیەک ماوئیست بووە بەرحاڵ ناڕۆشنی ئیدۆلۆژیک و سیاسی زۆر زۆری بووە کە دوایەوەی بوو بە مارکسیزمی شۆڕژێر ئەوانی لە خۆی داتەکان بەڵام لە هیچ شوێکە تۆ بەرگەیەک نبینی ئەم ڕێکخراوە و توێتی من ناسیۆنالیستم ئەو تۆ بەڵگەیەک نبینی ئاگاهانە بڵێ من فدرالیستم وەرگەیەک نبینی بڵێ من فقط بۆ جنبشی کوردایەتی دروست کراوە بەڵێ لە کردەوەدا ساڵەکانی 57 و 58 و 59 کە من بۆ خۆم کادرێکی تازەکار و لاوینی ئەو تشکیلاتە بوون لە سیاست و لە کردومەدا بۆچوونی ناسیۆنالیستیش بوو بۆچوونی پۆپۆلیستیش بوو بۆچوونی ماوەئیستیش بوو لە کردەوەشدا بوو بەڵام ئاگاهانە و وشیارانە کرابێ بە پلاتفۆرم نەبوو جا بەو پێیە هەم بە پێی پیلانجێریەکانی هەم بە پێی پلاتفۆرمە سیاسەکەی کە فدرالیستیە و ئەو پەری ڕاستی ئێرانی گرتووە هیچ پەیوەندیەکی بە کۆمەڵە و ئەو نێوە نییە بۆیە ئێمە لە 23 ساڵەوە پێشەوە تاکیدمان کردووە و لە ڕاستی بزوتنەوەی ئێمە هاوڕێ مەنسوور حکومە باسی کردووتی بابا نابێریان قبوڵ بکرێ ئەمانە ناوی کۆمەڵە بە نەفی خۆیان مسادرە بکەن ئێمە کۆمونیزمی کاریگەرین و حزبی کۆمونیست کاریگەرین و هەرچێکین و جیاوازیشمان هەیە لەگەڵ حزبی کۆمونیستی ئێران و ڕێکخراوی کوردستانەکەی کۆمەڵە هەر جیاوازێکیشمان بێ بابا ئەوانە هەرچێ بێ فۆرماڵیش بێ ئەڵێ نێمە حزبی کۆمونیستین ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیستین باسی فدرالیزم ناکەن باسی کوردایەتی بەڕسمی ناکەن باسی ناسیۆنالیزم بەڕسمی ناکەن ئەوانە حەقیان هەیە بەو نێوە فعالیەتکەن ئەمەی عەبدوڵڵا موحتەدیەکە دزیەکی سیاسی و ناسیاسیە نابێت یان قبول کرێەوە ئێمە لەو کاتەوە 23 ساڵە بێ و چاند وەکو ڕەوتی کۆمونیزم کاریگەری وتوانە ئەو نێوەیان بەناهەق لەسەر خۆیان داناوە من لێرەوە لەم گفتوگۆیەوە داوا دەکەم لە بینەر و بیسەرمان هەموو ئەو کەسانەی دڵسۆزی زوتنەوەیکی ئازادی خوازی و بەرابەری خوازی بۆ ڕابردووی و بۆ ئێستا لە کوردستانی عێراق و هەر شوێنەکرد لە هیچ کوێ ئەم گروپانەی سەر بە موحتەدی ئێلخانیزادە ڕەزا کعبی و ئەوانە بە نێوی کۆمەڵە نێو مەبن ئەمە
زدی حقیقەتێکی زۆر پێچەوانەیە نابێت لیان قبول کرێت. هەرو جۆرەی هەن گروپێکی فێدرالیستی پیرانجێرن هەروە بنێوی گروپێکی فێدرالیست معرفیانکەین سازمانی زەحمەتکێشانی فێدرالیست سازمانی فێدرالیستەکانی کوردستانی ئێران بەڵێ حەقیان هەیە ئەو نێوەرە سەر خۆیان دابنێن بۆ یەکانە بەڵێ ئەو ناوی کۆمەڵە هیچ نامۆیە بۆ سیاست و کردەوەی ئەمساڵی عەبدوڵڵا موحتەدی و دەست و پەیوەندەکان. دەستەکانی خۆشبێ هاوڕێگیان هاوڕێ کۆتا پرسیارم ئەمە پەیامی تۆ بۆ خەڵکی کرێکاران و زەحمەتکێشانی ئێران بەگشتی و بۆ پێشمەرگە و هەوادارانی ئەو دوو گروپەی زەحمەتکێشان بە تایبەتی چییە؟ طبعاً ئەم دوو گروپی زەحمەتکێشان لە ئاستی سەراسەری ئێران ئەوەنە جێگا و پێگایەکیان نی ئینسان نیگەران بێ، بەڵام لەم ڕووداوەدا ئەم چەند نەتیجە توانین بگرینەوە لە جەریانی هەرم خۆشە جەماوەریەدا کە هاوپشتێکی سەراسەری گەورە لە بینی خەباتی کرێکاری جەماوەری ژنان لاوان لە ئاستی ئێران لە کوردستانەوە بۆ سەراسەری بوو و دیمان لەم ئەو هەژمانگەدا بەرەی ڕاستی ئێران بە ڕەزا پەهلەویەکەیەوە بە کۆماری خوازەکانیەوە بەم فێدرالیستانەی نەوەی عەبدوڵڵا موحتەدی و هەموو ئەوانە ویستیانە ئێتلاف کەن بەرابەر بە بەرەی ئازادی خواست دەمەچاڵم کرێکاران زەحمەتکێشان لە سەراسەری ئێران. ئەمە نمونەی جەریاناتی ڕاستە کە لێنەوە خۆشیانە حتا پیلانجێڕیەکە. ئەوە نمونەی دار و دەستەی ڕەزا پەهلەوین کە لە وڵاتانی ئوروپایی فاشیستی ترین شێوە هەم وتاریان هەیە هەم کردەوەیان هەیە. هەر سێ هەفتە لەوە پێش خۆهرەوە نیە لە زەرگوێز جەریانێکی ڕاست بکەونە گیانی یەکتری بکوژن لە مەیدانی ترافالگاری شاری لەندەن فاشیستەکانی سەر بە ڕەزا پەهلەوی نەیاری خۆیان گرتووە و لێیان داوە و تەوینە پێکردوتە دەستیان بردووە بۆ تەعارض جنسی لە وەسەتی لەندەن. منەڵم پەس کارگەران زەحمەتکێشانی سەراسەری ئێران لە ڕەوتی ئەم ڕووداوانەدا بۆتان سابت بوو بەرەی ڕاستی ئێران بە ناسیۆنالیزمی ئێرانیەوە بە کۆماری خوازیەوە بە لیبرالیەوە تا ئەم فێدرالیست و ناسیۆنالیستانەی کوردستان تا هەرم دوو گروپەی زەحمەتکێشان هەموو نیشانیاندان نامۆن بە خاست و ویستیەوە. هەرچی زیاتر ئەم بەرەی ڕاستا بێ زیاتر لە سەریان لە قاو بدرێت، زیاتر بخرێنە پەراوێزەوە، زیاتر بێهێز و بێنفوس بکرێن لە ڕەوتی ڕووداوە سیاسەکانیانە. تا ئەوجەی بەم دوو گروپە ئەگەڕێتەوە من جارێکی دیکەەوە بیری کرێکار و زەحمەتکێش لە شارەکانی کوردستانی ئێران دێنمەوە لە 23 ساڵەوە پێشەوە ئێمەی کۆمۆنیستەکان ئێمەی کۆمۆنیزم کاریگەری کوتمان کرێکاران زەحمەتکێشان خەڵک وشیار بن ئاگا بن ئەم گروپە بەنێوی زەحمەتکێشان و دوایی بوون بە دوو بەش و دوایی یەکیان گرتەوە هیچ پەیوەندیان بە سیاسەتێکی ڕاست و ڕەواوە نییە، بێگانان بە حەقخوازی و بەرابەری خوازیە کە هەر لەو کۆمەلگای کوردستانەدا ساڵەکانی دە ساڵی دەپازە بی ساڵی دوای شۆڕشی ساڵی 57 بەنێوی کۆمەڵە و بەنێوی چەپ لەو کوردستانەدا نوێنەرایەتیەکران ئەمانە بێگانن دژایەتیەکەن لەگەڵەوە. هەر ئەوە سابتەکە پلاتفۆرم و سیاسەتیان زۆر نامەسئولانەیە بۆیان توانی دەستێک هەڵکەن لەگەڵ ڕەزا پەهلەوی و ئەوان و بە هیچیش دەرچوو. ئەوان بەم کار و کردەوانیان بۆ خۆیان مانەیان دروست کرد بەرابەر بەم خۆشە جەماوەریەی کە لەم هەژمانەدا ڕووی داوە و ئەم کردەوەی کە لە نێو یەکە ترۆرەکەن لە نێو یەکە ئەکوژن ڕەحم بە یەکتری ناکەن نمونەیەکە سبەینێ لە کۆمەلگادا بەرابەر بە نەیارانی سیاسی خۆشیان لەوە قیزەوەنترەکەن
هەموو ئەوانە بە چیمانەگەێنێ وەختە تۆڵی پەیامەچێڵم کارگەر زەحمەکێ ژن ئازادی خواست لاوانی کوردستان هەرچی زووتر لەم بیر و باوەڕی ناسیۆنالیستی و فدرالیستی لە گروپەکانی نەوعی زەحمەتکێشان و حزبی دموکراتی کوردستان و حتا ئەو گروپە ناسیۆنال چەپانەی کرد لەوێ هەن خۆتان دوورخەنەوە. سەحنەی سیاسەتی کوردستانی ئێران خۆشبەختان لە ساڵی 1970 هەمیشە دوو بزوتنەوە لە بەرابەریەکە بوو. بزوتنەوەیەکی سۆسیالیستی و کاریگەری بووە کە ئێمەی کۆمۆنیستەکان پەرچەمیمان بەدەستەوە بۆ نوێنەریندا تیمان کردووە و بەرحاڵ هەتا ئێستا هێناومانە بەرەیەکیش بەرەی کوردایەتی و ناسیۆنالیستیە کە حزب دموکرات و ئەڵام گروپەکانی زەحمەتکێشان و بەخێ بوویانە بەرەی کرێکار و زەحمەتکێش جێی خۆیەتی لە جاران زیاتر سەرنوێشتی خۆی و چارەنووسی خۆی و هاوپەیمانی خۆی و هاوقەدەمی خۆی لەگەڵ بەرەی سۆسیالیست و چەپی کوردستانی ئێران و ئەجوملە ڕێکخراوی کوردستانی ئێمە وەکو حزبی حکومەتیست و ڕێکخراوی چەپ و ڕادیکاڵی ئەو جامعە تون و تۆڵکە لەوانە بێ دووری بگێرێ گروپەکانی وەکو زەحمەتکێشان وانە زیاتر ئەبێ بخرێنە پەراوێز زیاترە بێ بێهێز بکرێن چونکی بۆ ئایندەی ڕووداوی شۆڕەجەرانە لەو کۆمەلگایەدا مزاحمن. من پێم وایە کاتی ئەوەیە کەسانی ئەندام و کادر و مسەلەحی گروپی زەحمەتکێشان وانی دیکە لیان جیابنەوە سەفیان بەجێ بێڵن کارێ بکەن ڕێکخراوەکانی وەکو گروپی زەحمەتکێشان بەڕاستی بەرەو ئینحلال بڕۆن منحەلبوون و تەواوبوونی عمری گروپەکانی زەحمەتکێشان هەڵعان لەلایەکەوە مۆحتەدی ئەلخانیزادە عدەیەکیان سەرپەرستیەکەن و لەلایەک شۆگۆیە تازە پلۆنۆمیان گرتووە زۆر نفرەتەنگیز دوای کوژرانی ئەم دوولاوە زاهرەن پلۆنۆمیان گرتووە تا ڕەزا کەعبی و فەریبا محەممەدی ببن بە دەمیر کول و سخەنگ و ئەوانیش بەرەیکیان نوێنەرایەتەکەن پلاتفۆرم و سیاسەت و کردێوانە دەست بە مافی کرێکار و زەحمەتکێشیە و کۆمەلگای لێگەڕن با منحەل بن ڕێگەرن با بە عمریان کۆتایی پێ بەڕاستی مزاحمەت لە بەرابەر ڕەوتی شۆڕەژێری کۆمەلگەدا کەمە بێتەوە. دەسەکانی خۆش بێ هاوڕێگیان زۆر زۆر سپاس دەکەین بۆ کاتێ بە ئێمە بەخش و هەر بژیت.